بۆ گفتوگۆکردن لەگەڵ کاندیدی ڕاستپێراو بۆ پێکێنانی حکوومەتی عێراق هەڵوێستی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ دروستکردنەوەی هاوپەیمانی کوردستانیە لە ئەنجومەنی نوێنەران. دکتۆر جوان ئیحسان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی دەڵێت بۆ ئەوەی مافەکانی گەلەکەمان بەدەست بێنین دەبێت یەک ڕیز و یەکەڵوێست بین. بەرەو دروستکردنەوەی هاوپەیمانی کوردستانی زەڕورەتێکی حتمی هەیە، بەڵام بۆ مەرجەی دەبێت هەموو هێزە سیاسیەکان وەکو یەک هەیبەتی سیاسیان محفوظ بێت، تەمسیلی سیاسیان لەناو پەرلەمانە محفوظ بێت، هەموو هێزە سیاسیەکان بتوان بە عقڵێتێکی کراوەتر لەمەیکە ئێستا هەیە دیفاع لە هەرێمی کوردستان بکەن. سەبارەت بە داخوازیەکانی نوێنەرانی کورد لە بەغدا و داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، دکتۆر جوان ئیحسان دەڵێت جێبەجێکردنی داواکاری گشتی لە پێناو بەرژەوەندی گەلی کورد لە پێش هەموو شتێکەوەیە. هێزێکی سیاسی یەکگرتوو، خێتابێکی سیاسی یەکگرتوو لەم بەغایە دیفاعی لێ نەکات لەسەر حسابی خەڵک. هێزە سیاسیەکان منافەسەی سیاسی ناڕەوایان لەم بارە وا دەکات زەرر بە خەڵک دەگەێنێ. دەبێت لە چوارچێوەی پاراستنی مافەنەتەوایەتەکانی کورد بێت، ئیستحقاقاتی هەرێمی کوردستان و مادەی 140 و ناوچە دابڕێراوەکان. کورد لە کابینەکەی عادل عەبدولمەهدی سێ وەزارەتی هەبوو. ئێستاش بۆ کابینە نوێیەکەی محەممەد تۆفیق عەلاوی سەرقاڵی یەکڕیزی نێوماڵی خۆیەتی بۆ گفتوگۆکردن لە سەر پشکی کورد لەم کابینەیەدا. بە مۆشەخانی گەلی کوردستان، باغداد.